سروشتی ڕانیە و دەوروبەری دەوڵەمەندە بە چەندین جۆر گیانەوەر و باڵندەی کێوی لە ئەنجامی ماوەی 14 ساڵ کارکردن و سەردانی مەیدانی و چاودێریکردنی ژیانی باڵندەکان و بەکارهێنانی 3500 سەرچاوەی جۆرا و جۆر و فرەچەشن و سوودوەرگرتن لە ڕاوچی و جوتیار و گوندنشینان و کەسانی شارەزا توانراوە 200 باڵندەی جۆرا و جۆر لە ناوچەکانی بتوێن و پشدەر تۆمار بکرێت ئەگەرچی ژمارەیان لەوە زیاترە بەڵام بەهۆی نەبوونی پاڵپشتی دارایی و کەرەستەی پێویست نەتوانراوە بە بەردەوامی لە 4 وەرزی ساڵ جوڵە و فڕین و گەشتەکانیان تۆمار بکرێت. ژینگە ڕۆڵێکی گەورە دەبینێ بۆ فراهەمکردنی ژینگەیەکی لەبار بۆ باڵندە. ئێمە لە ناوچەی ڕانیە 3 جۆر باڵندەمان هەیە. باڵندەکمان هەیە کە نشینگەکەیان سنوورەکەمانە، واتە لە ناوچەی ڕانیە و دەوروبەریدا نیشتەجێن بە هەمیشەیی لێرە ماونەتەوە. و جۆرێککە لە باڵندەمان هەیە ئەو باڵندانە کۆچەرین بەڵام کۆچی کورد مەودا دەکەم، بڵێن لەو گوند بۆ ئەو گوند، لەو شار بۆ ئەو شار، لە ناوچێکەوە بۆ ناوچێک، بەڵام لە سنووری جوگرافی ڕانیە دەرناچێت. جۆرێکی کەمان هەیە لە باڵندە کە ئەوانە کۆچەرین بەڵام کۆچەری دوورمەودان، یعنی بۆ نمونە لە سیبریاوە دێ، لە ڕووسیاوە، لە ڕانیە کۆچەکەی بڵین ئێستا حالیەن دەمێنێتەوە، هەفتەیەک پشوو دەدا، دوای هەفتەیەک 2 هەفتە کە پشوویدا دەڕوا کۆچەکەی دەست پێ دەکات بەرەو باکووری ئەفریقیا و باشووری ئەفریقیا، کە ئەمەش ڕۆڵێکی زۆر گەورە دەبینێت لە هەمەچەشنی یا با بڵین هەمەجۆری لە باڵندە لە ناوچەکەماندا. و لە هەمان کاتیشدا ئێمە ئەو باڵندانەی کە لێرە دەمێنەوە ژمارەیان زۆر زۆرە. من لە کتێبێکدا بە ناوی باڵندە چێویەکانی ڕانیە 200 جۆر باڵندەم تێدا جێ کردوتەوە کە ئەو باڵندانە هەمووی پۆلێن کراون بەوانەی کە هەمیشە میوانی خۆمان و ماڵین و لە ناوچەکەماندا هەن، و لەگەڵ ئەو باڵندانەی کە کۆچی کورد دەکەن و لە ناوچەکەەوە ئاڵوگۆڕ دەکەن. و لە هەمان کاتیشدا ئەو باڵندانەی کە هەمیشە کۆچەرین و لێرە پشوێک دەدەن و ڕەت دەبن بە ناوچەکەماندا. جام دەمێت لێرە ئاماژە بە شتێکی زۆر گرنگ بدەم، لەبەر ئەوەی ناوچەکەمان چیا، دەشت و ئاو و سروشتی سەوزایی کە ئەمە هەرسێکیان فراهەمن لە ناوچەکەماندا، ئەمەش وای کردووە زۆرترین باڵندە لە ناوچەکەماندا بوونی هەبێ. بۆیە ئەوەی من کردومە تەنها 200 باڵندەم پۆلێن کردووە ئەوە هەمووی نییە.